کچە کورتە باڵایەکی خاوەن پێداویستی توانی ببێتە یەکەم کچ کە مۆڵەتی شۆفێری وەربگرێت. کچە خاوەن پێداویستێکی تایبەت بوو بە خاوەنی مۆڵەتی شۆفێری کە ئەمەش بووە جێگەی دڵخۆشی بۆ ئەو کچە و زۆر خەڵکانی دیکە، چونکە پێدەچێت ئەو کەسانە لەلایەن خەڵکانێکەوە بە چاوێکی کەمتر لە خۆیان سەیر بکرێن. هاژە برادۆستی ئەو کچە خاوەن پێداویستێ بوو توانی وەک ئەو چینەی بە کورتە باڵەکان ناسراون توانایەکی جیاوازتر نیشانی کۆمەڵگا بە تایبەت ئەوانە بدات کە بە بێتوانان ڕەنگە کەمتر لە مرۆڤێکی ئاسایی سیر بکرێن. توانین ئێمە تۆ کەسانی ئاسایی سارە لێ بخڕین و مۆڵەتی شۆفێریمان هەبێت. هاژە خاوەن پێداویستی تایبەتە و تەنانەت ئەو کەسانەشی بەشێک لە جەستەیان لەدەست داوە خاوەن بەهرە و توانایەکی زۆرن و تەنانەت هەندێک جار تواناکانیان لەو کەسانش زیاترە کە خاوەن جەستەیەکی تەواون. کەمنین ئەو کەسانی خاوەن پێداویستی تایبەتن و لەگەڵ ئەوەش توانایەکی سەرسوڕهێنەریان هەیە و بگرێت لە پیشە و خوێندندا پێش کەسانی ئاسایی خاوەن جەستەی تەواویش دەکەون. هاژە قادر برادۆستیش ئەو کچە خاوەن پێداویستێ تایبەتەیە کە بە کورتە باڵا دادەنرێت، بەڵام بە هەوڵدانی بۆ شکاندنی بربەستەکان و هەوڵدان بۆ چێژبینین لە ئامێر و تەکنۆلۆژیای بەردەست بۆ ژیانکردن وای لێ کردووە ببێتە یەکەم کچ مۆڵەتی شۆفێری تایبەت بەخۆی هەبێت و تاقیکردنەوەکانی توانستی شۆفێری بە سەرکەوتووی ببڕێت. هاژە خۆی دەڵێت داواکارە ڕێزە تواناکانیان بگیرێت و لەبری ئەوەی سەیری جەستەیان بکرێت سەیری بەهرە و تواناکانیان بکرێت. ئێمەش خاوەن پێداویستی تایبەت هەرێکێک لە ئەوانەی کە لە ماڵەوەن ئەتوانن بێن ئەتوانن ئەو شتانیان بۆ دابینکرێت کە بۆ من دابین کراوە و زۆر زۆر سواسی باوکمەکەم کە پشتگیریەکی زۆر زۆر باشی کردو.